فاروق چاودێری پزیشکی بێوێنە. بەخێر بن بۆ شاری پزیشکی فاروق. لە نەخۆشخانەی پزیشکی فاروق ئامێری فایبرۆسکەمان هەیە کە ئامێرێکە بەکاردێنێت بۆ دەستنیشانکردنی نەخۆشیەکانی جگەر. بە تایبەتی ئەتوانین ئەگەر باسی بکەین ئەم ئامێرە ئەتوانین جێگای چی دەگرێتەوە لە جیاتی ئەوەی مە بڕۆین لە ڕێگەی سرنجێکەوە بچین پارچەی لە جگەر و بگرین. ئەم ئامێرە جێگای ئەو پارچە وەرگرتن لە جگەر دەگرێتەوە. لە چ کاتێکا بەکاردەهێنێت بە تایبەتی لە نەخۆشیەکانی ڤایرۆسی جگەر بە تایبەتی لە جۆری بی و لە جۆری سی و لە هەمان کاتە ئەتوانین بەکاربهێنێت بۆ متابعکردنی ئەو نەخۆشانەی کە چارەسەری ڤایرۆسی بی سی وەردەگرن بزین ئایا نەخۆشەکە ئیسفادەی لە نەخۆشە لە عیلاجەکە یان ئیسفادەی لێ نەکردووە و لە هەمان کاتە بەکاردەهێنرێت بۆ ئەو کەسانی کە مادە کوحولیەکان زۆر دەخۆنەوە بزین ئایا وشکبوونی جگەر هەیە جگەر نییە و لە هەمان کاتە بۆ چۆری جگەر و ئەو کەسانی کە نەخۆشی زەروی جگەریان هەیە و هەنێ جار هەیە ناتوانین دەستنیشانی نەخۆشیەکە بکەین لە ڕێگەی سۆنەری ئاعتیادیەوە ئەتوانین ئەم جۆرە جیهازەیە بەکاربێنین کە لە نەخۆشخانەی لە شاری پزیشکی فاروق دەست دەکەوێت و ئەتوانین بڵین تەنها کەسین کە لە هەموو عێراقا بەکاردێن و تەنها نەخۆشخان کە لە هەموو عێراقا بەکاردەهێنرێت. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.